بۆ ڕۆژی دووەم بەشێک لە فەرمانگەکانی سلێمانی درێژیان بە بایکۆدا و دەڵێن تا دابەشکردنی موچە ئامادەنین بگەڕێنەوە سەر کارەکانیان. هاتشۆی سلێمانی و دادنووسەکان و فەرمانگەی ئاوی سلێمانی و کارەبا و پۆلیسی دارستان و بەشێک لە بەڕێبەراتیەکانی تر بایکۆتیان ڕاگەیاندووە. موچەخۆران دەڵێن دۆخەکە لە لێواری تەقینەوەدایە، ئەگەر حکومەت لەسەر ئەم بێباکی بەردەوام بێت دەرەنجامی خراپی دەبێت، بۆیە لەوە زیاتر نابێت موچە دواب بکەوێت. یعنی وەزع و بژێوی ژیانی موچەی فەرمانبەران و خاننشینان بەڕاستی لە ئاستێکی زۆر خراپایە. ئەوە 6 مانگە ئێمە یەک موچەمان وەرگرتووە، دەتۆ 6 مانگ تەوزیعکە بەسەر 200,000 دینارە بزانە ڕۆژی چەند مانگی چەندی بەرەکەوێ. یعنی بەڕاستی لە ڕووی بژێوی و ژیانەوە بەعام هەرێم لە کولەمەرگیاژی هەر فەرمان موچەخۆران نییە، کاسبکارانیش ئەگە من موچە وەرنەگرم و نەچم شت کڕم بەڕاستی کاسبکاریش بە هەمان شێوە شتەکانی هەمووی ئەکسپایر بووە و هەموو شتەکانی وای لێ هاتووە کە کەڵکیەوە نەماوە کە بفرۆشرێ. ئەو بەیاننامەیە ئێمە بۆ ئەوە بووکەوە جارێکی تر هوشیاری بینەوە بە دەسەڵاتدارانی هەرێم کە ئەم مەوزوعە ناچێتە سەر بەیان و ئێستا ئێمە بەڕاستی بڕیاری دادگای ئیتیحادیمان لە پشتە کە بڕیارێکی یەکلاکەرەوە و مولزیم و باتە و پێویستە و واجبە لە عێراقا لە هەموو عێراقا ئەو بڕیارانە جێبەجێ بکرێن. لەبەرەوە هەستەکەین کە تەمەلوسێک یا بڵین مماتەلە و ممانعەیەک هەیە لە هەرێمی کوردستانەوە دەربارەی جێبەجێکردنی ئەو بڕیاری دادگای ئیتیحادیە. ماوەی 50 ڕۆژە حکومەت هیچ موچەیەکی دابەش نەکردووە، لەگەڵ ئەوەی گوزەرانی زۆربەی دانیشتوانی هەرێم بەندە بە موچەوە، لەگەڵەوەی پارە لە بەغداوە هاتووە، بەڵام هەرێم بێ هیچ پاساوێکی یاسایی ئەم پارەی ڕاگرتووە. ئەوەش موچەخۆرانی تووڕەتر کردووە. ئێستا کەوا چوونەتە مانگی ڕەمەزانەوە میلەتەکەمان برسیە پارەی پێنیە، ئەم دەسەڵاتەش کە 33 ساڵە حکومڕانیەکە بەس ئەوەی قۆستۆتەوەکەوا میلەتەکەی برسیکە، میلەتەکەی ئازاردە، میلەتەکەی گیرفان بەتاڵکە پارەی پێنەبێ. ئێمەش ئەوە بوو زەماوەری کوردستان، ئەم زەماوەری کوردستان مامۆستا و فەرمانبەران خۆپیشاندانی زۆرمان کرد، گردبوونەوەی زۆرمان کرد، بەڵام لەو ماوە زۆرەدا هیچ بەرپرسێکی دەسەڵات نەهاتووە پرسیارمان لێ بکە بڵێ ئێوە چیەکەن لەسەر شەقام، چیەکەن لەسەر جادا. ئێمەش تا ئێستا میلەتەکەمان کە کەوتونەتە مانگی ڕەمەزانەوە باوەڕکەن ئێستا ئەم میلەتە خەڵکەکەی هیچی پارەی پێ نییە، هەمووی بێپارەیە. تۆ سەری ئەوانە مەکە خەڵکێکی خۆیان وەکو خزمەتکار و کۆیلەکانیان و کوڕەکانیان و خۆیان پارەی چاکیان پێیە و بە مناڵەکەی ئەگەر داوا بکە بە دەفتەری یاتێ، بەڵام مناڵێکی فەقیر و هەژاری ئەم کوردستانە کە کاتێ داوای پارە لە باوکەکەیەکە یا لە دایکێکە سەیرەکە 250 ئەم پارێشی پێ نییە بیاتێ. بەرەبەرە بازنەی بایکۆتی فەرمانگەکان لە سلێمانی فراوانتر دەبێت و تا ئێستا هیچ ئاسۆیەکیش نییە بۆ دابەشکردنی موچەی مانگی 2 لە کاتێکدا لە عێراق موچەی مانگی 3 دابەش دەکرێت. دوو حیزبی حکومڕان جگە لە یەکتر تۆمەتبارکردن هیچ هەنگاوێکی دیکە بۆ چارەسەری دۆخەکە نانێن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.